ئەم ڕۆژە پیرۆزە بەلای هەموو تاکیکی کوردەوە گرنگە. من جیاواز لە شوێنەکانی تر لە سەنگەرەکانی پێشمەرگەم ئەو هێزەی کە هەمیشە خۆنەویستانە و گیانفیدایانە لە پێناو خاک و نیشتیمان و شەکاوەی هەمیشەی ئاڵاکە جەنگاون و خوێنیان بەخت کردووە لە سەنگەرەکانم و دەمەوێت ڕاستەوخۆ بچمە لای خۆیان قسم بۆ بکەن لەسەر ئەم ڕۆژە. عەقید عەتاستار فەرماندەیەکێک لە فەوجەکانی هێزی پێشمەرگە لە سەنگەرەکانی پێشەوە. ڕۆژی ئاڵاتان پیرۆز بێ و ئەم ڕۆژە بەلای ئێوە چێگەێنی. بەخێر بێن بۆ سەنگەرەکانی پێشمەرگە. ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە، ڕۆژێکی پیرۆزە وەکو هەموو بۆ لە نەتەوەیەکان. ئێمەی پێشمەرگە لە سەنگەرەکانی پێشەوە هەزاران پێشمەرگە لە پێناوم ئاڵا و ئەم خاکێدا خوێنی کردودە قوربانی. ئێمەش بەڵێن دەدەین لەم ڕۆژەدا بە خەڵکی کوردستان بەرگری لە سەنگەرەکان بکەین بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی خەڵکی ناوچەکە و بۆ پاراستنی خاکی کوردستان لەی سنوورە. ڕۆژی ئاڵا لە هەموو تاکێکەڵیم پیرۆز بێ. بەلای پێشمەرگەوە دووجار ڕەنگە پیرۆز بێت، هەم بەرگریە و هەم شوناسی و ناسنامەی نەتەوەیە. لەم ڕۆژەدا پەیمان زیاتر چۆن توپاتەکەنەوە بۆ بەرگریکردن لە ناوچەکە بە تایبەتیەوە لە سەنگەری پێشوەن داعشە و زۆر هێزی تۆنڕە و شۆڤینی هەیە. ئێمەی پێشمەرگە ئاڵای کوردستان بەلای هەموو تاکێکی کوردەوە ئاڵا پیرۆزە و خۆشیەوێ، بەڵام ئێمە بۆ پێی کە بەرامبەر دژمن و نێرەکانمان وەستاوین هەمیشە لەژێرم ئاڵایە قوربانیە دەین، خۆمان ئامادە و ساز کردووە و سەنگەرەکانمان تۆکمە کردووە بۆ ئەوەی هیچ هێزێک هیچ دژمنێک زەبەر نێرێتە سەر ناوچەکە. سواز دووبارە ڕۆژی ئاڵاتان لێ پیرۆز لە تەواوی خەڵکی کوردستان ڕۆژی ئاڵا پیرۆز بێت.